وا بڕیارە ڕۆژی پێشەمە یاریەکانی پاڵەوانێتی باسکی لاوانی کوردستان دەست پێکەوە بەشداری پێنجیانە هەردوو یانەکەی شاری هەولێرەکە دواسۆ بە تەواوی خۆیان بۆ پاڵەوانتیەکە ئامادە کردووە. ڕۆژی پێشەمە یاریەکانی پاڵەوانتی لاوانی کوردستان بۆ یاری تۆت باسکە دەست پێ دەکات. یانەکانی ئاسۆ ئەکات ئامادەکاری تەواویان بۆ خولەکە کردووە. تیبی باسکەی لاوانی ئاسۆ بەڕاهێنەرایەتی نەوشێروان ڕۆستەم ماوەیەکی زۆرە لە هۆڵی تایبەت بەخۆی ئامادەکاری بۆ خولەکە دەکات. لە پاڵەوانتیانەکانی هەولێریش بە هەمان تیپ بەشداری کرد تاوەکو باشتر ئامادە بن و دەیانەوێت ڕکابەرێکی بەهێزی پاڵەوانتیەکە بن. ئەو خوتوێک کە بەشداریمان کرد پێشتر لە شاری هەولێر بە بڕۆیان من بەشداریکردنێکی ئیجابی بوو بۆمە. بەرە پێشچوونی تاڕادێک ئاستی یاریزانەکانمان بوو هەرچەندە لە ئاستی تەوقعاتی مەدانیە بەڕاستی ماوەی نزیکەی مانگێک مانگونیوە کە ئەمە تەجیب دەکەین ئەو فەرقە ئەو تیممان وەرگرتووە بەڕاستی ئینشاڵە لە پاڵەوانێتی داهاتوو ئاسیشی باشتر پێشکەش دەکەین. بەڕاستی بەڕێوەچوونی ئەو پاڵەوانتیە بۆ دروستکردنی تیمی لاوان بە تایبەتی ئاساسی تۆپی باسکە لە هەولێر و لە کوردستان بە تایبەتی گرنگیەکی خۆی هەیە. تیپی باسکەی لاوانی ئەکات بە شێوەیەکی چڕوپڕ ئامادەکاری بۆ خولەکە کردووە. ڕەنگە نزیکترینیانەش بێت لە نازناوەکە چونکە لە پاڵەوانتیانەکانی هەولێر بە بەشێکی زۆری ئەو تیپە بوونە پاڵەوان و یاریەکانی خولەکەش لە هۆڵەکەی خۆی بەڕێوە دەچێت. ئێمە وەک ستافی هونەرییانەی ئەکات بەردەوامین و بۆ ماوەیەکی درێژە ئامادەکاری بۆم خولە دەکەین. ئێستا لە مەشقێکی چڕداین بۆ یاریەکانی پاڵەوانتی باسکەی لاوانی کوردستان کە لەم هۆڵە بەڕێوە دەچێت. ببطولة شباب كردستان التي ستقام هنا في قاعة نادي أكاد الرياضي. یاریەکانی پاڵەوانتی باسکەی لاوانی کوردستان بە بەشداری هەریەکە لە یانەکانی ئاسۆ ئەکادو، زاخۆ و پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان بەڕێوە دەچێت و یاریەکانی بە شێوازی خولو بێ قۆناغ و ماوەی 5 ڕۆژ لە هۆڵی یانەی ئەکاد لە شاری هەولێر دێتە ئەنجامدان. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.